بۆ غافڵەکان و بۆ ئیماندارەکان. كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. أي خەڵکینە ڕۆژێک دێ لەسەر ئەم زەویە هیچ کەسێ نامینێ، هیچ مەخلوقێک نامینێ ئیلا خۆی نەبێ جل جلاله، ئیلا خۆی نەبێ. بەڵێ بەڕێزەکانم، ئێمە بە طەبیعەتی مرۆڤ بە طەبیعەتمان وایە هەر کاتێ باسی مردنمان بۆ کرێ سوبحان الله دڵمان تەنگە بێ، سەغڵەتە بین، و هەر کاتێ مردنی هەر مرۆڤێکە بینی لای خۆتەوە خەفەت داتەگرێ. بەڵێ بەڕێزەکانم، بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموو ئەکثروا من ذکر هادم اللذات. ئەی خەڵکینە، ئەی مسلمانان، زوو زوو باسی مردن بکەن. مردن ئەو ڕووداوەیە خۆشیەکانتان لێ تێکەدا. چەندین کەس بەتەمای زەواج بوو، چەندین بوو کوزاوەمان بینی براکان، بەتەما بوو بۆ نمونە بەیانی ژن بگوازێتەوە، نەگەیشتنەوە مرازە، مردن ئەو خۆشەی لێیان تێکدا بردیانەوە، یان زاواکەی مراند، یاوەتا بوو کە کە ڕۆی بە حادیسەیەک. و هەروەها چەندین گەنجی وا هەبوو تەخەڕوجی کردبوو لە جامیعە، چوو شەهادەکەی بێنێتەوە، بەڵام ئەو خۆشیی نەبینی، لە ڕێگە تووشی حادیسە بوو، مردن بردێەوە. چەندین کەسمان بینی بە ئاواتەوە بوو بچێتە ناو خانەکەی، چەند ساڵ خانەکەی دروست کرد، بەڵام مردن نەهێشت ئەو خۆشیە ببینێ. ئیدەن ڕاستە مردن تێکدەری خۆشیەکانە.